بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی پارەی پێویست پێدەچێت جارێکی تر موچەی فەرمانبەر و خانەنشینانی عێراق دوا بکەوێت کە ئەوەش کاریگەری سەرهەڵدانی ناڕەزایی گەورەی لێ دەکەوێتەوە. بۆ ڕێگرتن لەو کارە مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا داوای لە وەزارەتی دارایی کرد بە خێرایی دەست بە دابەشکردنی موچەی خانەنشینان بۆ ماگی تشرین یەکەم بکات، بەڵام دابەشکردنی موچەی فەرمانبەرانی پەیوەست کرد بە پەسەندکردنی پرۆژەی یاسای پێدانی قەرز لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کە لەلایەن حکوومەتەکەی کاظمیەوە پێشکەش کراوە بۆ پڕکردنەوەی ئەو کورتهێنانەی لە بودجەی حکوومەتدا دروست بووە کە هۆکاری سەرەکی دابەزینی نرخی نەوت و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە. سەبارەت بەو پرسە ئەحمەد مەلا تەلال ئەو وتەبێژی ڕسمی مستەفا کاظمی لە تویتێکدا ئەو بڕیارەی سەرۆکوەزیرانی عێراقی بۆ دابەشکردنی موچەی خانەنشینان و پەیوەستبوونی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی بە یاسای وەرگرتنی قەرزەوە پشتڕاست کردو ئاماژەی بۆەوەش داوە کە مستەفا کاظمی هەوڵەکانی بە ئاراستی پەسەندکردنی یاسای وەرگرتنی قەرز لەلایەن پەرلەمانی عێراق بۆ چڕ کردوتەوە و داوا دەکات لە زووترین کاتدا ئەو یاسایە پەسەند بکرێت بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران و زیاتر دوانەکەوتنی ئەو پرسە. هەر لەسەر ئەو پرسە چاودێرانی سیاسی عێراق ئاماژە بەوە دەکەن کە بڕیارەکەی کاظمی بۆ دابەشکردنی موچەی خانەنشینان بۆ ڕێگریکردن لە دروستبوونی ناڕەزایی بەرفراوان لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق کە بەپێی زانیاریەکان ماوەیە کە موچەخۆران و فەرمانبەرانی عێراق لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بانگەشی بۆ دەکەن. هاوکات چاودێران ئاماژە بەوەش دەکەن کە کێشەکانی بەردەم مستەفا کاظمی تەنها موچەخۆران نییە، بەڵکو حکوومەتەکەی کاظمی لە بەردەم ناڕەزایی هەزاران دەرچووی پەیمانگە و کۆلێجەکاندایە کە داوای دامەزراندن و دۆزینەوەی هەلی کار دەکەن و لە ئەگەری چارەسەر نەکردنی کێشەکانیشیان هەڕەشەی خۆپیشاندانی بەرفراوان دەکەن. هاوکات عەلی عەبدولئەمیر وەزیری دارایی عێراق لەسەر پرسی دواکەوتنی دابەشکردنی موچە ڕایگەیاند ئەگەر پرۆژەی یاسای وەرگرتنی قەرز لەلایەن پەرلەمانەوە پەسەند بکرێت ئەوە ڕاستەوخۆ دەست بە دابەشکردنی موچەی فەرمانبەران دەکرێت، بەڵام ئەگەر پەسەند نەکرێت ئەوە دابەشکردنی موچە 2 بۆ 3 هەفتەی تر دوا دەکەوێت.